بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و وایزان لە هەر جێگایەکان سڵاوتان لەبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەوی شاد دەبمەوە. ئەمڕۆ لە بەشێک لە وڵاتیانی شاری هەولێر دەپرسم چ جۆرە کەسێک یان چ جۆرە کەسایەتیەک لەلای ئێوە خۆشەویستە؟ مرۆڤ دەبێت چ سیفەتێکی تێدا بێ تاوەکو خۆشەویست بێ؟ ئایا ڕازگۆیی و گوێری و لێوبەخەندەیی ڕووخۆشی چەندێک کاریگەری هەیە تاوەکو کەسی بەرامبەر خۆشی بوێ؟ ئەمانە و کۆمەڵێک پرسیارێک دیکە من لە بەشێک لە وڵاتیانی شاری هەولێر دەپرسم، ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن، لەگەڵمان بن. سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته. بابزانم چ جۆرە کەسێک یان چ جۆرە کەسایەتیەک لەلای تو خۆشەویستە؟ لای من ئەو کەسەی کە خواپەرست بێ بە دەرەجە یەک ڕازگۆ بێ، خالی سەن بۆ خواپەرستی و ڕازگۆیی هەڵبژارد. ئێمە مسلمانین، ئینسانی مسلمانی پێ خۆشە هەموو کاتێک شتێکی وە هەڵبژێرە کە پێشەنگ بێ لە هەموو شتێکەوە لە هەموو ناحەیەکەوە. باشە، جگە لە ڕازگۆیی چی دیکە خەڵک لەلای تو خۆشەویست دەکات؟ خۆشەویستی زۆربەی ڕازگۆیی ئەساسە بەڕاستی بۆ ئینسان. ئەی چەندێک بۆ نمونە دەستپاچی، بوێری، دەستپاچی، بوێری، ڕازگۆیی ئەوانە هەمووی سەرچاوی ڕازگۆین. لە ڕازگۆیی چەندێک خەڵک لە ژیاندا ئەوەندەی کە لە بازاڕی دەبینی ڕازگۆیی ماوە، خەڵک ڕازگۆیە بەگشتی بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی بەرەو زەعیب بوون دەچێ، بەڵام ئەو ئینسان دەگرێتەوە سەر خۆی. ئینسان کە ڕازگۆ بوو بەڕاستی هەموو خەڵکی پێ ڕازگۆیە هەتا حەدێک، هەتا تاقی، بەڵام تاقیکردنەوە باشترین شتە. ئەی چەندێک پێت وایە ئینسان ئەگەر ڕووی خۆش بێ لە لای بەرامبەریش خۆشەویست دەبێ؟ ئینسانەیە بۆ نمونە قسەیەکی خۆش دەکایان دەیبینی هەردەم دەو بەخەندەیە، خەڵکێکە دەیبینی بەبیرت دێتەوە تەنها قسەی خۆشی لەلایە یان ڕووی خۆشە. چەندێک ئەو ڕووخۆشیەوە دەکا لە لای بەرامبەر خۆشەویست بێ؟ ڕووخۆشی شتێکی چاکە بەڕاستی، یعنی هەر وەکو سەدەقەیەکە. ئەوە حەدیث پێغەمبەری صلی الله علیه و سلم، بەڵێ حەدیث پێغەمبەری صلی الله علیه و سلم، ڕووخۆشی دەم بە پێکەنین بەڕاستی ئینسان خۆشەویست دەکا. چەند لەگەڵ مشتریەکانت دەم بەخەندەی؟ واللهی ئینشاءالله و هەموو لەگە دەمناسێ. قەت زوێری لای من نییە. زوێر نابی لێ؟ نا ئینشاءالله ڕژنی لەگەریان؟ قەت زۆر نەرمونیانم ئینشاءالله. ینی چی وەی کردی ئەوان نەرمونیان و ڕووخۆش بی؟ واللهی زیاتر دینەکەم، هەر دینەکەن پەروەردەکەم. بەڵێ ئەو دینی ئیسلامە بۆ نیعمەت لە بۆ تو گەورەترین نیعمەتە. بەڵێ ئەگەر پێدوانی ئینسان چەندی دەستی پێوە بگرێ بە عەزەت دەبێ، خۆشەویست دەبێ. هەرچی نقصانی ڕوو بدە لە کەمی دینە، زیادی هەمووی لە زیادی دینەوەیە. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. حاڵتان باش؟ بخێر بێ سەرچاوان، بخێر بێ. بزانم هەر ئەوە بە ڕووخۆشی وڵامی من دەدەوە یان مشتریەکانیش هەیە بە هەماش؟ لەگە مشتریانیش باشن، جار بەجار تووڕە دەبین باس باشن. مشتری تووڕەمان دەکەن، ئەگە ناتووڕە نابێت. ناوەڵڵا زیاتر لێو بەخەندەوەی ئەوها ینی زەردەخەنە باشە الحەمدولله لەخوای بزیات. چەندێک زەردەخەنە لێو بەخەندەی وە دەکا لە لای بەرامبەر تۆ خۆشەویست بی؟ وەڵا زۆر مهمە، خاستن لۆ کابرای دوکاندار، ئەمە دوکاندارین هەموو خەرکێک دێتە کنمان، هەیە تووڕێ، هەیە باشە، هەیە خراپە، بەڵام جارۆشە ئینسانشەوەنە تەعاملاکە جارێت توش تووڕە دەبی، بەڵام عنی سەتا نۆهەتمان باشە لەخوای بەزیات. چەندێک لێو بەخەندەیی وەی کردیە کە کڕیاری زیاتر لە بۆ خۆت ڕابچێشی؟ سەد فەرقی هەیە، سەد لەبەرەوەی ئەگات و لێو بخەندەبی. لێو بخەندەی چی؟ ئەگات و ڕووخۆش ئەگەر لەگەر کابرا ڕووخۆش بی سەد فەرقیە. بەس ئەگە تووڕە و تون بی کابرا لەوانەیە و جارە بێتەوە بە جارش کە زەحمەتەوە هەتا جێش کابی نەیەتەوە کنێتەوە. ئەگەر بە ڕۆژ خۆش بەڕێت کرد ڕەنگە دوو مشتریت کە شلوبی مشتری دی دەینی لەوانەیە گرانتریشی بدەیە پێی خۆش بی، بەڵام بەس ڕووخۆشی. ئەی چەندێک پێم بڵێ ڕازگۆیی کاریگەری بەجێ دێڵێک کە کەسی بەرامبەر خۆشی بوێ؟ ڕازگۆیی سەد مهمە لۆویشەی نەک لۆشە لۆ هەموو لۆ ژیان ڕازگۆیی زۆر میوە، بەڵام ئێستاوەی لێ هاتیە یعنی ڕازگۆیی کە دەرێ ڕقە، کە ڕاستی دەرێ ڕقە، یعنی قسەی حەق ڕق بووە؟ هەر زۆر ئێستا من ڕاستەکەی بە تو برێم، یعنی کە دەرێ من ئەوە باشە
برێم باش نییە یعنی بەڕاستی ڕازگۆی ڕقە خۆش نییە بەڵام ڕازگۆیی هەر دەباتەوە ئەوەی ڕازگۆ بیار بەسەر دەکەوی تووڕە نابی وڵای باشم ناوان ئەلحەمدولیلا ئەویان بە چەند دەفرۆشی ئەو من ئەوە بخۆی بە 75 و هەفتاوانە دەفرۆش تو بە بیستی ناینی ئەوەی لۆ بە 75 دەفرۆشی آخر بە بیستی نانین بەگرانتر دەین نانە بەگەستیش بیستی نییە ناناکو دەبی بە بیستی بینی بە هەفتای فرۆشی یانی مزان پێ تۆڕە دەویان نانا تۆڕە ناوین انشاءالله بابزانم ئەو جۆرە مرۆڤانەی کە لە ژیانیشدا بوێرن ینی بۆ نمونە هەڵوێستێک پێویستە لە شوێنێک بنوێنن دەینوێنن لە شوێنێک پێویستە قسەیەکی حەق بکەن دەیکەن ناترسن چەندێک ئەمانە ژوا دەکا خەڵک خۆشی بوێ بەخوای ئێستانا ئێستا خەڕ ئەگە ڕاستە بەخۆی لە ئەساڵ ئەگەر بوێر بی خەرک دەبی خۆشی وێ بەڵام ئێستا ئەگە بوێربی خەڵک خۆشی ناوێ ئێستا دەبی لەگەر کابرای بگونجێ بەڕاستی بی ژیان وای لێ هاتێ ژیانی ئێستا ئەوها دەستە سەری ژیانەوەی نمایە ژیانی وەکو قەدیم بەرەسەلەن بەڕاستی ببی سەرێ ژیان ناستە سەرێ دەبی ینی بگونجێ گونجانە زیاتر سلام علیکم سلام ورحمة الله وبركاته. بابزانم چ زۆرە کەسێک لە لای تۆ خۆشەویستە ئەوەی ڕازگۆبی گۆبی بۆ یەکەم جار ڕازگۆی هەڵبژارد ڕازگۆی دەکا هەموو شتەکانی هەموو شتەکە ڕازگۆی پێت وایە چ زۆرە مرۆڤ یان ئەو مرۆڤانە چێن کە ڕازگۆن ڕەوانی زیاتر لایەنی دینیان هەیە یعنی لەخوای دەترسێ ئەو شتانە یعنی زیاتر دەتوانین بڵێن ئەوانەی زیاتر پابندن بەدینەوە ڕازگۆترن بەڵێ ڕازگۆتن فعلا جگە لە ڕازگۆیی ئینسان چ سیفەتە شکەی تێدابی خۆشت دەوێت خۆشم دەوێت وڵی ئەگە وعدەکی بدا وعدەکەی بگانتە جێ بگەینتە جێ بڵێ زۆر باشە لەو سەردەمە ئێستا چەندێک بەڵێنەکان دەگاتە شوێنی خۆی یان جێبەجێ دەکری وڵی هیچ زۆر کەم زۆر کەم چوەی کردیانی چ کاریگەری هەوا هەبووە بڵێ زۆر کەم وڵی لەبەر ئەوەی سۆسیال میدیا ئەوانە مۆبایل ئەو شتانە سیفەتی مرۆڤەکان ئێستا گۆڕاوە گۆڕاوارێ وڵا هەموو خەریکی مۆبایلە باش بی کەسێک بە ڕەزیل نەبی عنی لۆ مار و منداری خۆی باش بی لۆ کەسی خۆی باش بی لۆ برادری خۆی باش بێ گە هەیبی ئیشەش پێبی یارمەتی بدا بەڕاستی ئەو جۆرە کەسانم خۆش دێ ئەمە زۆرە کەسانە زۆرن کمن وڵا کەمنە زۆرە کەسانە نۆ کەم بووینە واللهی بە مروری زەمان خەرکەکە لەگەر ئەو موبایل و لەگەر ئەو پێشاتە نوێیانە بەڕاستی خەرکە وەچی جاران نمایە و خەرکە عشارەکە کەم بوو ئەو شتە ئەخلاقیانە بە زۆری ناوخەرشی عشار هەبوو خەرچی عشاریان دڵی ساو بوو بەرە دری سابوو دری سابوو ئێستا خەرکە بەنەو لە شکە گۆڕایە ئەی بابزانم چەندێک ڕووخۆشی ئینسان کە ڕووی خۆش بێ کاریگەری دەبی لەسەر کەسی بەرام چەندی ڕوود خۆش بی خۆڵقت خۆش بی کاریگەری دەبی لەسەر کەسی بەرامبەر بەرێ زۆر ڕاستە ئێستا کە دێ بازار یان پیاسێکی بازار دەکەی ئایا زۆربەی خەڵکی دەموچاویان گرژە یان لێو بە خەندەنە وڵا زۆربەی خەرچی دەمچاویان گرجە بەڕاستی لە بە ئەوەی موچەکە ئێستا نییە بە خراپی دەدەن ئێستا زۆر کەس هەیە بژێوی لەسا و معاشەیە یعنی ئەو عەفتا ڕۆژە معاش نەدرایە لەخوای بە زیادی ئەمە ئیشە دەکەین جێمان لێ نییە ئەگە سارژی معاشمان نەدەنێ بەس هەیە معیشەت لەسا و معاشەیە بەڕاستی ساڵێک معاش نەدرێ کاریگەری لەسەر تو نابی ناوەڵڵا نەخێر ئەگە پێ سارژ نەدرێم گوێم لێن لەخوای بە زیاد بی الحەمدولیلا ئەرێ وەڵا بەڵام خەڵکەکەیە داهاتەکەی تەنها موچەکەی تەنها موچەکەی هەیە بە قەردەینی هەتا سەری مانجە موسێ وەردەگری قەردەکەی داتەوە دوکانداری دەنا هیچ داهاتە شکەی نیە هیچ ئەوە شکەی نییە ئەدی چەندێک بوێری و ڕازگۆی وەدەکا ئینسان لە لای بەرامبەر خۆشەویست بێ ئەنی ئەو ئینسانە بوێر بی بەغیرەت بی خەڵک خۆشی دەوێت طبعا ئینسان هەتا بوێروی هەتا غیرەتی لە قەلبی دەهاوی خەرچی بەرامبەری خۆشی دەوێت ئینسانشی بەسفەت بی بە وەفابی لۆ برادری خۆی لۆ کەس خۆی چەندی بە وەفابی خەرک زیاتر خۆش دەوێت ئەدی چەندێک ئەوانەی کە زمانیان پاکە ئەوانەی کە دوو زمانی ناکەن قسەی ناجێڕنەوە لە لای تو خۆشەویستن بەرەبەرە زۆر خۆشەویستن 100% ئەوانەی قسەی ناجێڕنەوە زمانیان پاکە ئەوانە 100% لایم خۆشەویستن
ئەبزانم چ جۆرە کەسێک لە لای تو خۆشەویستە چ جۆرە کەسایەتیە ئینسان لە هەموو کاتێکدا پێویستە تەماشا بکات چ کەسێک لە لای خۆشەویستە ئینسانی ڕازگۆ ڕازگۆ لە هەموو کەسێک دەبیات خۆشەویستتر بی لەبەرچێ خی پەروەردگار ئینسانی ڕازگۆی خۆش دەوێت لەگە ڕازگۆیانە دوژمنی ئەو کەسەیە خی پەروەردگار کە ڕاستی ناڵێ یعنی دوو لە ڕوود درۆزنە ڕازگۆیی دەبی لە هەموو کەسێک خۆشەویستتر بی لەبەرچێ سەرکەوتوو دەبی لە ژیانی لە هەموو شتەشیدا هەرچەندە لە ژیانی لەوانەیە لە هەندێک شت هەموو شتێک بەدەست نێنی بەڵام لای خی پەروەردگار ئینشاءالله سەرکەوتوو دەبی باشترین کەس و خۆشەویستترین کەس ئەو کەسەیە ڕازگۆبی پێدوانی ئەوەی ڕازگۆیە هەم لە دنیا سەر بڵمدا هەم لە قیامەتیش هەر بێگومان لە هەوردوو لای هەست سەربەرزە لەبەر ئەوەی ئەوەلەین شت ویزدانی خۆی مرتاح دەکا لەبەرەوەی کە بەڕاستی خسان دەکە هەرچەندە ئەگەر کە ئەو ڕاستیەی گوت لەوانەیە لە هەندێک زار زەرش بکا لە دنیای بەڵام زەرەکە بە خازانجی دوا ڕۆژ حسابە بابزانم چی دیکەوە دەکا مرۆڤ لە لای بەرامبەرەکەی خۆشەویست بێ جگە لە ڕازگۆیی دەبێت چی دیکەی تێدا بێ خەڵک خۆشیان بوێ بەڵێ خۆشەویستی ئینسان یەکدی خۆش بێ لە پێناوی خوای دەبینی یەکێک ئیشێکی پێتە یان یەکێک پێویستی بە شتێکی وایە دەبی بەرامبەری ئەوی لە توانات دابی لە بۆی بکەی خۆشت بێ لەبەر ئەوەی خوای پەروەردگار کەیفی بەو کەسانە دێک کە لە پێناوی خوای دوو کەس یەکدریان خۆش بێ لە پێناوی خۆی طبعا هەدی لە پێناوی نەک دنیا و مەسلحەتی چەند کەسێ لە پێناوی خوا خۆشت دێ وڵای زۆر هەیە ئینسان دەبی لە پێناوی خوای کە خۆشت بێ یەک مەسلحەتێک لەگەری نەبی فقط لە پێناوی خۆی طبعا زۆر هەیە دەبینی جار هەیە لەگە زیرانی یان لەگەر برادێکی یان دەبینی یەکەکی دەبینی هەر یعنی ئیلاهیان شتێک دێتە ناو قالبت کە ئەو کابرا لە پێش دڵ خۆشەویستە بی هیچ مەسلحەتیش لەگەریە ئەی چەندێک هەڵوێست مووقیف مرۆڤ خۆشەویست دەکات بۆ برادەرەکەت هەیە 20 ساڵە 10 ساڵ لە هاوڕێ یەکترین مووقیفەک دێتە پێش یان هەڵوێستێک دێتە پێش ئەو وەکو پێویست هەڵوێستەکەی هەبێ مووقیفەکەی هەبی مووقیفەکەی خۆی بنوێنیتن وە دەکا ئەو کەسە زۆر خۆش بێتن بەڵێ زۆر کەسێ مەسە دەبینی زۆر زار هەیە برادەرێک دەبینی شتێکی جوانی لێ دەبینی یان دەبینی ڕەوشت بەرزە تێدەگەی یعنی جێسی قەومتمانەیە لە هەموو شتەشی تەماشای دەکەی ئەو ئینسانە وایە تێدەگەی کە ینی سیقە و متمانەی تەواوی لەکن دروست دەکا خۆشت دەوێ تەماشای دەکەی لە ناو دڵت دازی خۆی دەکاتەوە بە هەر نەوەی بێ ئینسانانە شتی چاکن سیوەی کردی هەردەما ڕخۆش بی وەڵا خۆشە وەزعکە باشە و باشە بزانم چ جۆرە کەسێک لە لای تو خۆشەویستە ئەو کەسەی پێ بکەنی پێ بکەنی پێ بکەنی خەمی لەسەر دنیای نەخوا خەمی نەخوا کە دنیا هیچ نییە ئێمە مەستە ئێستا چێ خەمی نەخوا وەڵی ئەزەوە ئەگەڕێتەوە شام خەمی لەسەر چی بخۆی چ بخۆی غێنی خەمی بار و دۆخەکەم زروپەکەم ژەوی ژیانم کرێم کارەبا بژێوی ژیان دائیمەن هەموو شتێک لەسەر ڕسەی ڕستش لەسەر خۆیە خوا فەقیریەکە دەورەمەندیەکە فەقیر دەوڵەمەند هەر بووە هەر بووە هەموو دەمێ هەر بووە فەقیر بووە دەورەمەند بووە ناخۆشی بووە پێویست ناکەوەندە خەمەی پێویستە ئەوەندە خەمەی بداتە خۆیەوە ئینسان بەس تەقوای خۆی بکەوتەوە باسی پێکەنی شت کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ تەبەسموکە فی وجه أخیک صدقة یعنی زەردەخەنەکردنەک ئەدی بەرامبەر خێر و سەدەقەیە خێر و سەدەقەیە طبعا چەندە کاتێک لە بازار دەسوڕێەوە یان پیاسەیەک دەکەی دەبینی خەڵک ڕووی خۆش بێ یان زیاتر هەز دەکەی خەڵک تووڕەیە والله حەزێکم ڕویان خۆش بی سکو لە تۆڕەبوونی هیچ نییە دائیمە لە تۆڕەبوونیش مەشاکل پێیابی مارێ شەرەوەی ئەمن ئەرێوەڵە هەرەوەهامە ئەرێوەڵە هەمیشە شارەوابی چەندێک با بڵێم ئامۆژگاری منداڵەکانی شت کردووە کە ڕویان خۆش بێ لەگەڵ خەڵکی دەم بەخەندە بن قسەیان شیرین بێت ئەرێوەڵی حەسەبیاتی دائیمەن مەشاکل و شتێوان لە حەسەبیاتی و لە تۆڕەبوون و ڕۆگرژیەوە ڕوەدا بەسە بینێت و بەرامبەری شخصەچی ئەبینی با ئەویش دەگەر تۆڕەبی بەرامبرد کە زەردەخەنیەکەت بەرامبەری کرد ئەویش مەزبورە زەردەخەنێت چ بێ دێ و بچینە ڕاست بڕواز لێ بینی ئینسان عەسەبیە لەو کاتەی شتێک ڕوودا هەموو قرارێک غەڵەت دەدا هەموو شتێک لە حەسەبیاتی ئینسان لۆ حەسەبی بی ئەمە دەزانم لە حەسەبیاتی مەشاکل ڕۆدا ینی لۆ حەسەبی بووم بڕێک تەحەملت هەبی باشە چی وەی کردی ئەوها هەردەم لێو بەخەندەبی کورە ژیان چییە بەخۆی چییە ژیان چییە دین و ئیمانە و ئەویت کەشی لۆ ژیان یعنی لۆ ئەوێر لێگەڕێ لۆ لێرەگەڕێ ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێ لێ بووە کە دەڵێ تەبەسموکە فی وجه أخیک صدقة یعنی زەردەخەنەکردنێک سەدەقەیە بۆ سەدەقەیە وایە ئارێ وەڵا ئەگەر درت خۆش دری یەکە شت خۆش کرد ئەگەر نەتوانی بە پارەش خۆشکی بە
بە دەرخۆشی دوو پێکەنین دوو سەحبەتی خۆش دری خۆش دەبی. لێرە چەندە مشتریەکانت بە ڕۆژ خۆش مامەڵەیان لەگەڵ دەکەی بە ڕۆژ خۆش بڕێیان دەکەی ئیشی ئێرکوانە هەموو نەوە دێتەکنێ وایە ئازاری وە هەیە درت خۆشە زاری واشەیە دەبینی زۆر ئەوە دەکا مشتری چ بکە ئەتو درت خۆشنی ئەتو دەبی ڕوت خۆشی لەگە مشتری مشتری جێ لەم ڕاگرا مشتری هەیە هەر بەس دێ وەختەکەت لێ دەگری مشتری شەیە دیارەوە دیارە مشتریە ئەمەش قسەمان خۆشە لەگە مشتری. چەند ساڵم کارە دەکەی؟ تقریبانەوە لە 2010ەوە 2010 ڕەحمەت لێبی خۆی گەورە بەرەکەتی تێ بخا. یەکێک لە فەنەکانی فرۆشتنی کاڵەکانت ئەوەیە دەبی ڕوت خۆشی وایە جار وایە بۆن ئەگەر مەشاکی لە تشتەبی نابی کارگەی لەسرت بەجێ بێڵی مشتریەکان هەز بکەن کە تۆ عەسەبییان ڕوت خۆش نیە لەگەڵیان ڕاستە ئەرێ وەڵڵا دەبی ڕوت خۆش بی. سلام علیکم. السلام ورحمة ئەتو چ زۆرە کەسەکەت خۆش دەوێت دەبی چ سفەتە شتێداوی والله ئینسان دەبی سفاتێکی باشە بیتن بە ئەخلاق بیتن بە خوڕەوەشتەکی باش کویانی مانە سیفەتێکی باشی بیتن مەسەن هەیە بێ مەسەرەن چون دەدا یان ئینسانێکی ڕێکپێک نییە یان لە شارەزایەکی وهای نییە هەر بە ئەوەی خۆی دەڕواتن ئینسانی ڕێک و پێک دیارە چەندێک مرۆڤی دیندار و لە خوا ترست خۆش دەوێت وەڵڵا ئەوانی دیندار بیتن ئەرێوەڵە خۆشم دەوێتن بەڕاست دەوێت ئەوانی دیندارن لە دین دەزانن ئینسانی ڕێک و پێکن و ئەرێواڵە زۆرم خۆش دەوێتن ئەوانە ئەوانی کە ئینسانی مسلمانی ڕێک و پێک بیتن ئەرێواڵە خۆشم دەوێت بەس ئینسانی خراپ ناوەڵە خۆشم ناوێتن ئەمە گوێم لە شتێک دەبی ئێستا کاتی ئێوارەیە ئەوە زکری پێکردیە و لە دیار گوێ لە زکرێک ڕاگرتووە بزانم ڕۆژانە ئەوە گوێ لە زکرەکان دەگری زکرەکان ئەرێواڵە گوێ لە ڕدەگرم قورعانی دەکەمەوە چکەمتر ئەو ڕایدۆنم بەس لە قورعانی کڕیا لۆ قورعانی کڕێ لە گۆرانیشت نەکڕیا بەس حەدیسەیان جار بەزار خوتبەی دایەتە سەرێ لە یانەیە گورتی بیتن وەرە کۆمەرەش وەردەگریتن بەس کۆمەرە زۆر ئەوەی نییە ئارێ وەڵا گوێ لە رادیو ڕدەگری و مەغریبان گوێ لە زکرەکان و ئارێ وەڵا زۆر مەرەقمە جملۆ زگری بیتن و قورعان ئەرێ وەڵا دڵت پێ خۆشە ینی چەند هەز بە ئارامی دەکەن وەڵای زۆر ئارێ وەڵە زۆر شتێکی خۆشە زۆر قورعان زۆر خۆش دەچکە منە فلاشم هەیە تەقیمە فلاشم هەیە فلاشی خوتبە و شتەکانم هەیە بەس لێرکانە دەبینی جار بەزار لەبەر مشتری ناکرێتن ناوە بازار نییە دانیشتی لە ئارێ وەڵا گەوە بیتن ئەرێواڵە گوێ لە ڕدەگرم لە ڕووی دەرونی شۆ دڵت خۆشە ئارێ وەڵە زۆر قورعان بە قورعان لێ بکە ماسەیە بەڵێ کاتێک ئەوە جێ لە قورآن گرتووە جێ لە ئاەتەکان گرتووە قەت تێڕامای بیرکەوە ینی ئاەتە گوۆی لێکردبی گریانت هاتبی یان بگیری وەڵا زار بازار زۆر زار بازار ئەوە بە مانای گریان ماتە سەر قورژی ئارێ وەڵا زۆر قورعان چکە ئەوەی خوا دەرێتن هەمووی ڕاستیە ئەوزا دنیاش پێنج و دوو ڕۆژەکە خۆی ژیانی دنیا چیە ژیانی دیانێ ئەو ڕوسبەیەەکە بەخۆی هەبە جێدێ ئەگەر حەز دەکەی بە ملیارش دەبیتن بەس ئەتو تاعات و ئیبادەکەت نەبیوە کە لە گنایەتن خوا لە خۆت ڕازیکی سەرەتا خەڵک لە خۆت ڕازی ئافریم بەڵێ وایە دەبی خۆت ئەرێ وەڵا دەبی خەش ڕازیکەی دەبی خواش لە خۆت ڕازیکە گە خوا لە خۆ ڕازی نەکرد معنا ڕاستن لە جەهەنەمیە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشی لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەوانم پرسی چ شتێک وە دەکات کەسی بەرامبرت خۆش بێت زۆربیان وڵامەکەیان ڕازگۆیی بوو بەڵام ئێمە دەبێ پرسیار لە خۆمان بکەین چەندێک لە ژیانماندا ڕازگۆینە و ڕازگۆییمان کردوتە سیفەتێک لە خۆماندا بەدی بێنین تاوەکو هەم لە لای خەڵکی هەم لە لای خودای گەورە خۆشەویست بین من هەمیشە جەخت لەوە دەکەمەوە مرۆڤ دەبێ لە ژیانیدا بوێر بێ ئازا بێ چاونەترس بێ نابێ کۆمەڵێک شتی سادە و ساکار کار لە مرۆڤ بکەن و ئەو سیفەتە جوانەی لەدەست بداتن یاخود ئەو سیفەتە جوانە کەمی تێدا بێ و یەکێک لەو سیفەتە جوانانەی کە مرۆڤ دەبێت تێیدا هەبێ ڕووخۆشیە قسەی خۆشە
بە تایبەتی لەم ڕۆژگاری ئەمڕۆماندا هەمومان تامەزرۆی قسەی خۆشین تامەزرۆی کۆسانەین کە ڕویان خۆشە ماشەڵڵا کاتێک بە بازاردا دێم زۆربەی خەڵکی ئەو ڕووخۆشەی نییە یان با بڵێم لێوی بە خەندە نییە جا چ شتێکەوە کارە ئەو بۆ کەسەکان دەگەڕێتەوە بەڵام بەشێک لە وڵاتیان دەڵێن دواکەوتنی موچە کاریگەری لەسەر ڕوخساریشمان بەجێهێشتووە تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەوردە سپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ